مامۆستای زانکۆ و پێشمەرگەی دێرین و شاعیر و نووسەر و ئەکادیمیستی ناوداری کورد دکتۆر مارف عومەرگوڵ بە نەخۆشی جەڵدەی مێشک لە نەخۆشخانە لە تەمەنی 66 ساڵیدا لە شاری سلەیمانی کۆچی دوایی کرد. بەڕاستیەوە کۆستێکی گەورەیە لێمە وەکو خێزان لە تەمەنێکی وادا دکتۆرمان لە کیس بچێ و زۆر هیوامان وا بوو کە هەڵسێتەوە، بەڵام بەداخەوە دیارە تەمەن و مەرگ ڕێگەی نەدا. لە هەوڵێک لە چوارچرای نوێ پرسەی بۆ دادەندرێت. دکتۆر وایە برایی ئێمە بوو، بەڵام مارف عومەرگوڵ کوڕی ئەو میلەتە بوو، کوڕی ئەو نیشتمانە بوو، بە پێنووس بە نووسین بە ئەو شتانە هەوڵێدا خەم و ئازاری ئەم خەڵکە بنووسێتەوە. دکتۆر مارف عومەرگوڵ کە لە ژیاندا بوو چەندین پۆستی جیاوازی وەرگرتووە و ڕاگری کۆلێژی یاسای زانکۆی سلێمانی بووە و لێپسراوی لیژنەی بەرزکردنەوەی بڕوانامەی زانستی بووە لە کۆلێژی یاسا و ڕامیاری زانکۆی کەرکووک. دڵنیاین لە دەستدانی کە دکتۆر خەسارەتێکی گەورە بوو، هەم بۆ زانکۆی سلێمانی هەم بۆ بواری ڕۆشنبیر و ئەدەبی لە شاری سلێمانیدا، چونکە بەڕێزی ڕاگری کۆلێژ بووە لە کۆلێجی یاسا و ڕامیاری بووە لە زانکۆی سلێمانی و لە هەمان کاتا مامۆستایەکی بە ئەمەک بۆ چەندین خوێندکار و مامۆستای پێگەیاندووە. بەداخەوە هێشتا توانایی زۆری ماموو کە خزمەت پێشکەش بە زانکۆ و بە کوردستان بکە. بەهۆی ئەو نەخۆشیەوە کۆچی دوایی کرد، خۆی گەورە لێی خۆش بێ. تەرمی دکتۆر مارف عومەرگوڵ لە نەخۆشخانەوە بۆ مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی لە سلەیمانی بەڕێکرا و لەوێش مەراسیمە ئایینیەکانی بۆ ئەنجام درا، پاشان بەڕێکرا بەرەو زێدی خۆی بۆ گوندی هەشازینی سەربەنەحەی سەنگاو لە قەزای چەمچەماڵ. دوای گەیشتنی تەرمەکەشی لە گوندەکە بە خاک سپێدرا. هێمن کەمال، کورسات نیوز.